هەمیشە ئەو کەسانی کەوا خاوەن شەرمن کەسانێکن کەوا حیا دەکەن شەرم دەکەن لە زۆر ڕەفتار و لە زۆر وتە و کردار ئەوانە کەسانی خاوەن ڕێز و پلەپایەن لای خوای پەروەردگار و لەناو کۆمەڵگاشدا کەسانێکن لەلایەن کەسانی باشەوە پەنجەی خێریان بۆ ڕادەکەشێت. ئێمە قسە لەسەرەوە ناکەین کەوا خەڵکانێک پێیان ناخۆشە خەڵکی خاوەن شەرم و شکۆ و حیا بێت. لە دید و تێڕوانینی ئەوانەدا ئەسڵەوەیە کەوا ئینسان شەرم و شکۆ لە خۆی داڕنێت و شەرم و شکۆی تیادا نەمێنێت. ئەو کاتە ئینسان دەبێت بە یەکێک لەوانەی کە إذا لم تستحي فاصنع ما شئت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر کەسێک شەرم و حیای نەکرد چی حەز دەکات با بیکات.